هەڕەشەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر کڕیاری بەرهەمەکانی کۆماری ئیسلامی ئێران توندتر دەبێتەوە. لە بەرامبەریشدا پەیوەندیە بازرگانیەکانی نێوان ئێران و عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی توند و تۆڵتر دەبێتەوە. بەرهەموو کاڵا ئێرانیەکان لە 150 بەرهەمەکانی نێو فیستیڤاڵەکە پێکدەهێنن. والله ئەتوانم بڵێم یعنی 50-50 ینی زۆربەی بەرهەمەکان هەموو وڵاتانی تێدایە، لە ئەوروپیەوە تێدایە، لە تورکیەوە تێدایە، لە وڵاتانی عەرەبیەوە تێدایە، ئێرانی تێدایە، بەڵام ئەوانەی کە بەشداری ئێرانین و هاتوون بەشداریان کردووە زیاتری شارە کوردنشینەکانی ئێرانن وەکو سنە و مەریوان و بانە ئەو جۆرە شوێنانن بە هاتوون بەشداریان کردووە. زۆرێکیان کاڵای دەستکردن دەستکرد ینی بەدەست دروست کراون و بازێکیان لە کۆمپانیەکانەوە هاتوون کە وەکو فەرشی کاشان و ئەو جۆرە شوێنانە. ئەتوانین بڵین نیوەی پێگەهێنێ بەڕاستی چونکە ئەوانە هەر لە پێشەوە چەندین ساڵە ئەم بازرگانانی ئێمە لەگەڵ بازرگانانی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران ئیشەکەن و بەردەوام بازرگانی بەردەوامە هەر ئەوانە هاتوون لێرە بەشداریان کردووە و کۆمەڵە بازرگانی نوێش هاتوون بەشداریان کردووە لەبەرەوە ئەکرێ بڵین نیوەی موادی ئێرانی. بازرگانە ئێرانەکان جەخت لەوە دەکەنەوە لە هاموشۆی بازرگانی نێوان وڵاتەکەیان و هەرێمی کوردستان هیچ گرفتێکیان نییە، بەڵام نایشی شارنەوە گەمارۆکانی ئەمریکا کڕیاری بەرهەمەکانیانی کەم کردوتەوە و کاریگەری خراپی لەسەر پەیوەندی بازرگانی ئێران و هەندێک وڵات دروست کردووە. نه سلێمانی عراق با ایران هیچ مشکلی نداره. نه لەگەڵ سلێمانی و عێراق هیچ کێشەیەکمان نییە. ئێمە گەر تەنها بتوانین فەرشی دەستکردی خۆمان لە سلێمانی بفرۆشین و لەلایەن خەڵکی سلێمانی و پێشوازی لێ بکرێت بۆ ئێمە بەسە. استقبال شود ما خیلی رضایتمند خیلی خوب نسبت به سالهای گذشته. بەراورد بە ساڵانی ڕابردوو فەرشی ئێمە کڕیاری کەم بووە و لە حاڵەتی ئێستادا لەبەرەوەی ئەمریکا پەیوەندی لەگەڵ ئێمە نییە بەپێی کاریگەری خۆی فەرشی ئێران زۆر بۆ داوا گەڕاوەتەوە و بەلاوازی کار دەکات و بەرهێنان زۆر بوو و بەڵام کڕیار کەم بووەتەوە لەبەرەوەی کڕیاری دەرەکی نەماوە. خەریدار خارجی نداره. لە دوای کشانەوەی تەکلایەنانەی دۆناڵد ترامپ لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە لە ساڵی 2015 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تشرینی دووەمی ساڵی ڕابردوو سزاکانی سەر وڵاتی ئێرانی توندتر کرد. بە پێی بڕیارەکەی ئەمریکا عێراقی ژێکێکە لە وڵاتانی کە دەبێت لەگەڵ وڵاتی ئێران کۆتایی بەو گرێبەست و پەیوەندیە بازرگانیانە بهێنێت. لە کاتێکدا عێراق کارەبای چەند پارێزگایەکی لە وڵاتی ئێران دەکڕێت سەرڕای ئەو گرێبەستە نوێیانەی کە لە شەمانگی ڕابردوو لە نێوان هەردوو لاواژۆ کراون. تا ئێستا عێراق پابەند نەبوونی خۆی بە سزاکانی واشنتۆنەوە ڕاگەیاندووە، بەڵام نازانرێت لە ئەگەری جێبەجێکردنی هەڕەشەکانی واشنتۆن عێراق لەسەر هەڵوێستی خۆی سوور دەبێت یان وەک حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی پێشوو وتی هەرچەند سزاکانیان بەدڵ نییە و بەستەمی دەزانن بەڵام ناتوانن پێوەی پابەند نەبن. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.